سڵاوتان لێبێ بەڕێزان. دیقەتی ئەم کتێبە بدەن کتێبی ئەلفوبێی نوێی کوردیە کە هی مامۆسای ڕەحمەتی مامۆسا ئیبراهیم ئەمین باڵدارە کە ڕەنگە زۆر بمان سەردەمانێکی مناڵی بەبیر بێتەوە کاتێک ئەم کتێبە بینی بابەتەکانی ئێرە ئەبینین. کتێبەکە مامۆسا ئیبراهیم ئەمین باڵدار کە نووسیوێتی کاتی خۆی لە قوتابخانە بەکارەهات لە ساڵی 1950 یەکەم چاپی ئەم کتێبە دەرچووە. من دەمەوێت بانامەم جارە لەگەڵ بەشێک لەو کەسانی کە ڕۆژگارێک لە سەردەمی منداڵی لە قوتابخانە ئەمایان خوێندووە و یادگاریکیان لەگەڵ هەیەبیان دوێنم بزانم لەسەر ئەم کتێبە و یادگاریەکانی مناڵی چیمان پێڵێن. فەرموو. ئەمەیە مێوژینە مام زۆرە مەڕۆ مێوژم دەوێ زوو وەرە زەینەب زوو دەی وەرە ئەمەیە مێوژینایە کاتی خۆی ئەم بابەتانتان خوێندووە ئێستا کەی بینی چی دوێرەکەوێتەوە وەڵایی یادگاری و یادەوەری مناڵی یادەوەری مناڵی چ مەکتەبێک بوو کانی لەناو سلێمانی بەڵێ لە سلێمانی تازەیە. باشە ئەلم بابەتانی ناو کوردیەگەر هەر بیگری هەندێک لاپەڕەکانی هەڵدەوە بزانم هیچ شتێکی یادگاری خۆتت بیر ناکەوێت. هەمووی یادگاریە هەر لەم ئەلفوبێی نوێیەوە یادگاریە تا ئاخیری. بەڵێ چەند تەلەبە بوون بەیەکەوە؟ وڵای ئەوسا عادەتەن 20 تەلەبە بەیەکە بووین. مامۆستاکانت بیرە؟ بەخوا دوان سیانێکیم بیرە. خوێندنی ئەو کاتە لەگەڵ ئێستا فەرقی هەیە؟ وڵای من ئەو کاتە خوێنووە بە ئێستا نازانم چۆنیە خوێن منداڵ نییە بوون. وڵا فەرقی هەیە تەبان مەنهەجەکان گۆڕاوە شت گۆڕا فەرقی زۆرە. پەروەردە و خوێندنی ئەو کاتە ئەڵێن جیاوازی هەبوو لەوەی کە مامۆسا جگە لە خوێندنەکە زۆر گرنگی بە پەروەردەی مناڵیشداوە ئەو کات. ئەوسا مامۆسایەکە دەبینی لە دوورەوە دەرەکەەوە ئێمە لە سەر سوچی کۆڵانەکە مامی ڕامانە کردە ژوورەوە. ئێستا تەلەبە بەرچاوی مامۆساکە و جگەرا کێشێ ئەو شتانە هەیە فەرقی زۆرە. ئەی لە بابەتەکان کام بابەتەیان زۆر سەخت بوو بەلاتەوە حەزی نەکردبی خوێنی کامەشان خۆش بوو؟ وەڵی بابەتی پۆلی یەک هەمووی خۆش بووە هەمووی خۆش بووە. تایبەتی ئەمە بە وێنەی وێنەیەکی بەڵێ زۆر خۆشە ئاسانیش بوو ینی وەکو ئێستا تۆزە مەهەنج تۆزە قورسە. ئاستی چۆن بوو تۆ خۆدەوە؟ مام ناوەند بووم. بەڵێ لە دەرزەکانی کە بۆنم نەبیرکاری ئەوانی دیکە چۆن ئیتر بەعام وەسەد بوو. بەڵێ بیری ئەو کاتە ناکەیتەوە؟ وڵایی خۆش بوو ینی تەمەنی مناڵی هەمووی خۆشە هەمووی لە بیر ناکرێ خۆشە. کەمتری مشکلەی هەیە کاتەمەنی؟ هەر مشکلەی نییە هیچ مشکلەیەکی نییە لە تەمەن. بەڵێ ئەو مۆزوعانەی ئەمەکەی بینی هەندێک لە پەڕەکانی هەڵدەرەوە بزانم چیت بیرەخاتەوە؟ چیم بیرەخات زمانی 60ەکانی هەڵجەم بیرەخاتەوە. ئەمانە کتێبی خۆی لە مەکتەبی حەمدون بووین لە هەڵەبجەمان خوێند. مەکتەبی کوێ؟ حەمدون لە هەڵەبجە لە کانیشخان. ئێمە مامان لەو بەروەیش لەو بەرجە مەجموعەی مامۆستامان هەبوو ئەو زەمانە مامۆستای چاک بوون و احترام هەبوو شت هەبوو. ئاستی چۆن بوو لە ئیملای کوردیە؟ لێ کوردی باش بووم بەس لە ئینگلیزیە بەعەمەل نەهاتم. ئینگلیزستان خوێنەوە کاتە؟ بەڵێ وەختەش ئینگلیزی هەبوو بەڵێ. ئەینا لە بیرکاری و کوردی و عەرەبی وانە عیبن و بەس لە ئینگلیزیا زۆر کۆڵ بوو. لە ئینگلیزیا کۆڵ زۆریش زۆر. من تقریبا تا شەشم خوێند دوای من لە 1970 بوو وازم هێنا لە مەکتەبە. تا شەشی سەرەتایی؟ بەڵێ. باشە بەس دەڵێن ئەوەی کە باسە کردڵێن خوێندنی و کاتە بەخۆتر بۆ بەراود بێستە. وەڵاوا و فەرقی زۆر بوو لەگەڵ ئێستا. مامۆستی خوێندنەکان زۆر سایە من ئینگلیزی دوو کتێبمان هەبوو و عەرەبی هەبوو لە تەلەپۆلی دووە عەرەبیتە خوێند و عەرەبی قاوەیینتە خوێند و تر. ئەو برادرانەی ئەو کاتت بیرە کە بەیەکۆ قەتانە وەڵا هەمووی تا نیوەی موهندسی و نیوەی دکتۆر و نیوەی حەماڵە و نیوەی کاسبە و هەمووی لە خارجی ئێستا وەڵا من ماڵ بیادگاری بیرەوەرێکت هەیە لەگەڵ ئەو هاوڕێیانەی و کاتت لەگەڵ ئەم مەنهەجا کاتێک وەڵای تر وەختەوە کویستان نەبوو خەس خەڵک سادەیە ژیە هەر بیرەکەی خۆش بوو تەلەتویت بۆ ئەمانەمانە خوێند و ڕۆژە عوتڵە لە خۆشیامانە لە دەفتەرەکەمانەوە خۆی بەیانی عوتڵێن خۆیسان نەبوو عوتڵە نەبوو. کاتی خۆ عوتڵەکەم عوتڵەکە بوو هەر جومعە و پێشەمان و جەژنی ڕەمەزان جەژنی قوربان و سەری ساڵیش نەبوو سەری ساڵ عوتڵە نەبوو لەگەڵ نەورۆزە عوتڵە نەبوو ئیسا
شەش ڕۆژەمان خوێنێ لەنەو کاتە دەفتەر و قەڵەم و شتیشان پێدان هەموو شتیان بێن خواردنیشیان پێین خواردنیش سەعادەی تر شیری کوڵاو و سەمون و یێلکە و من کە من چوومە مەکتەب لە مامۆستا نەبوو بڵێن بەیانی سێ دەرزمانە خوێن دوای ڕۆژ و دەرزمانە خوێن ینی هەردوو تاقەکە دەوامتانە تاقە داوامان نەکرد تا ساڵی دوو سا تا پۆلی دوو ژوا بتوە لە سێوە تر مامۆستا پیا بوو کە مامۆساکەمان هاتن بەجلی عینە کرێکاری بەجلی کوردی هاتن لە مەکتەب خۆیانە گۆڕی جلی چەقەر پانتۆڵە بەرەکرد ویسان نەبوو مامۆستای من کچێکی پورم یەکە مامۆستای هەڵەبجە بوو بە ئابا و چەفتەوە چووە مەکتەب لە مەکتەب ئاباکەی لە ئابرد یەکە مامۆستای کچی هەڵەبجە بوو یەکێک لەو بابەتانە کە زۆر ئێستش خەڵگیا دەوری هەیە لەگەڵەیە مێوژی مام زۆرا بە ڕاستەکە یاتر مامزیدا هەم ناڵی بەڕێگەوە لە کۆڵانەوەیانەوت مام زەمان وەرە مێوژی نەرمینایە کابراگەر مام زۆرابیشی ناو نەبووە هەر تروا خەڵک فەقیر بوو ئیسا نەبوو ژیان سادە بوو ئیسا نەبوو ئیسا خەڵک ئێمە چیمە ڕووی پێنجستیانیانە ئەمانە بە چوار نقل ترش و شیریان بسکیلێکی نان چیانیان پێوت ئیسا نەبوو مناڵی مەکتەبەوە چی مێوژی بارام نایاب مامینی بارام ئەمە مامۆسا برایم باڵدار هەزار ڕەحمە بێ لە قبری ئەو حرفەی نووسیوە تێگەی بەساقبم ئەوەیەکێ لەوانە لە مامۆسا گەورەکانە لە گردی سەیوانە من شەتی قبرەکەشی بۆ تامی کردەوە بەس مەکتەبەکەیان گۆڕی لەبەر دەمی عەماراویتی مەلی ئەم کتێبە یادەوەری مناڵیت بیرەخاتەوە ئەی چۆنەوە ئێمە وەختی خۆی بۆ فێری ئەلفوبەی کوردی بوویت بۆ فێر ئێستا کەیبینی چۆنەڵێ هەر ڕەحمەت بۆ مامۆسای وەڵام ڕەحمەت بۆ مامۆسا برایم باڵدارە لە مەکتەبی بێخوت بەڵێ لە سێمانی لای فولکەی سجن ئەو برادرانەی و کاتت بیرەکە بە یەکۆ بوون لە مەکتەب ئەی چۆن زۆر بەیان نەماون و زۆریشی ماوە ئیتر ئەی زۆر وڵای مامۆساکان نەمان و زۆر مامۆسا هەیە ماوە زۆر نەماوە ئەین شەونم کە شاعیر بوو مامۆسامان بوو نەماوە لە حیات بەڵێ شاعیریش بوو شارەکانی بانی چێشتان لێبینی کە بۆ ئەی چۆن شاعیر بوو شاعریە لە شاعیرە گەورەکان خەڵکی هەڵەبجە بوو ئاستی چۆن بوو لە ئیملایی ئەم بابەتە کوردیانە کە ئەم ئەلفیانەوەکە وەڵای ئەوان مامۆسا بوون ئەوان مامۆسا تەربیەت دەربوو ئەوی کە چووی تەقلوبا بکە ئەوە مامۆسانە کە یان قسە مێشکی ئینسانەوە چەند ئەدەبی کوردیەکەی فێرەکردی ئەو نە ئەدەبی خوڕەوشتی فێرەکردی خوڕ ڕەوشت شتێکی جوان زۆر گرنگیان بە ڕەوشت و ڕفتاری مناڵەکەدا جگە لە فێرکردنەکە بەڵێ بەڵێ فێری تربیەت و ئەوەیە کردی لە پێشە موشک لە بینی مناڵی خۆت لە قوتابخانە لە چ بابەتێک زۆر حەزی نەکرد بیخوێن یان ناڕەحەت بوو بەلاتەوە هەمووی خۆش بوو بەس ئێمە ئەو زمانی ئێمەش بووین لە چەرمەسەریا بووین چونکە ئەچین ئیشی شمانە کرد و ئەچینەوە بۆ مەکتەب ئەوە هەردوو دەورەکەمانە بیو مێژی مام زۆرا شتەکانی و کاتت بیرەخات هەمووی خۆش بوو هەمووی بیرەوەریە کاتی خۆی خواردنوشتیشانداوە بە قوتابی و خوێنکار هەتا قاتە سارخانی ئاوایان بۆ کردی دەوڵەمەنەکان سارخانیان هێنا بۆ ئەوەی کە فەقیر حاڵ بوو ئەیان نایە یارمەتی دەر هەبوو لە هی ئەم شارە خواردنیان ناوە خواردنیان کەمتر زیاتر جلو و بەرگ زیاتر ئەو شتانەی کە خەڵک پێش دەفتەر و قەڵەم و ئەمانە دەوڵەمەنەکان ئەیان کڕی و ئەیان کرد بە هەدی و ئەیان هێنا بۆ مەکتەبە ڕەحمەت لە گۆڕی و مامۆسا لە مامۆسایان لە هەر هەمویانەوە مامۆسا جوانانەی کە تەربیەت و ئەخلاقیان فێری خەڵکەک جاوە چیم بیرەخاتەوە وەڵی بیرەوەرێکی زۆر جوانەمە ئەرە وەڵا ساڵی چەند ئەمەد بینی ساڵی چەند خوێندوت وەڵی من لە حەفتاکانە من بینیوە بە زۆر یادەوەری زۆر خۆشی تایە زۆر بەڕاستی زۆر شتێکی زۆر جوانە ئەنی ئەمە نابینی تر سوبحانەڵڵا نازان زۆر شتێ دەتەبینێت کاتی خۆی بەڵێ قوربان لە چ مەکتەبەکە خوێن لەکوێ خوێن لە من لە کەرکوو خوێندومە لە مەدرسەی مەولەوی بێکەسمان هەبوو هەلا لۆ شوێنە بێکەسانت بیرە ئەمەی پێوتوی نە بە قورعان ناوەڵا ناوەڵا هاوڕەکانم ماوەش کرد بەخوا شەش بووین بەڵانسیانمان ماوین زۆر خۆشەویستە زیادەوەریمان هەیە پەیوەندیمان لەگە هاوڕەکان بەڵەیە بەڕاستی پەیوەندی هەر بە یادی جارانەوە بەڵام ناشکردنە بێ کەس بووە زۆر بزانم هیچی بیر ناکەوێتەوە لەوانەی کە کاتی خۆ خوێندەکە
تۆپەکەی تیا بوو زۆر جوانە تۆپەکە فوتبۆڵەکە ئەوە زۆر شتێکی دوای ڕاو ئەم زەردە دووا ڕاوە درەمانە دۆی دادە ڕژاوە یعنی لەبیر ناچێ ئەمە بەڕاستی لەبیر ناچێ گیانی بزان باسی چۆن بوو لە مەکتب ئەو کاتێک ئەمانەتانە خوێن چۆن بووی لە ئیملا دووبارەکەیتەوە ئاستی چۆن بوو ئاس بۆ نمونە ئیملاتانە کرد باش بووی نەوەڵا باش نەبووم خۆی ڕاستی خۆشە نەوەڵا باش نەبووم بە حکمەوەی تەبەقەی فەقیر بووین کەسابەتمانەکە هەر لە مناڵەوە چوومەتە خوێند و ئەرە بەخوا یان خوێندنەکەشم نەبڕی حەچیم کرد تەنهاتوانیم شەش ابتیدایی تاوەکەم بەشکر بەخوا زۆر بەخۆت بوو کاکە هەموو کتێبەکە خێرمەوە هەموو کتێبێک بە فەزلی خوا لە عەربیە زەعیفم بەڵام کوردەکان هیچی لێم من نابێت کرد بەخوا لەناو بابەتەکانی ئەم کتێبە بەڵێ چ بابەتێکیان زۆر حەستە کرد بیخوێنی یان چێژ لێبینی چ کامەشیان زۆر ناڕەحەت و سەخت بووەتەوە واللهی بەڕاستی هەمووی لای من خۆش بوو زۆر مام هورچ ئەوە شتێکی زۆر شتێکی بەڵێ شتێکی زۆر مامود لەسەری قاجوەستاوە شتێکی زۆر یعنی نایە بوو شتەکان دەرزەکان ئەو کاکتە کاکات هەموو شتێک مەفرق و جیازیمانە بوو بڕاتە بێنیە حتەنا ژێوی ژیانش زۆر فەرقیە بوو زۆر برا هیچمان نەبوو بەڵام زۆر خۆش بوو ئەی لە مەکتەب چوانەیەک زیاتر حەزینە کرد سەخت بوو بەلاتەوە بیخوێن لە کۆی وانەکان واللهی عەرەبیم زۆر لە ناڕەحەت بووم زۆرش لێ دەخواتە لەسەر لێدان زۆر بوو بۆ برا ئەو کاتە زانی چی ترسێکە بوو مامۆستا بێجگە لە حرمەتەکە ئەوە هیچ بڕاتە بێ لە دەرەوە ژەمان بینی خۆمان نەشاردەوە ئەوان بە مامۆستا نەمان بینێ لێدانم زۆر خواردە لە زۆر لێدان خواردەوە لێدانی بە ئازار قەڵەمیانە کردە شێن دەستمانەوە ئیتر مەستەرا لێدانێکی زۆر تیش یان بەڕاستی لێدانەکانە سەخت بوو بەڵام دەرزێکش بوو دەرزێ بوو زۆر ڕاستە لە دوایە بیرەکەیتەوە ئینسان کە شتێکی بەسەر هادیان دۆستێ تەمەیەکی کرد دوای بیرەکەیتەوە ئەلەی خوایە زۆر سپاس کە ئەو مامۆستا بەڕێزە ئاوای لێم کرد یعنی بەغەڵەتان ناڕۆشتی قوربانتان بم لە مامۆستایانش کە فێری خوێن هەزار جا زۆر بەڕاستی ئیشاڵا قەبریان پڕ بێن لە نور ئەڵڵا گیان لە خۆشمان خۆش خێران مادەم ئەوانێ بەڵێ قوربان زۆر مەمنونش منش خۆشحاڵ بووم ئەی هەوارەوە مام زۆرا مێوجی دەوێ ساڵی چەند خوێندوتە کەیت وحی بەزەبت لە یادم نییە ساڵی چەند بەس وەڵاهی ئەو وێنەیە بەڕاستی ئەو وێنەیە زۆر جوانە حەقە من لە بیکڕم و داینێم لە ماڵەوە بیکەمە جوارچەوەیەک لەکوێ خوێندوتە لە چ مەنتیقەیەک بوونەوە منداڵی دەکەوێتەوە ئارەوەڵا بەداخەوە ژیانمان لەم لە کوردستان زۆر بە زەحمەت هەتا بۆ نەوتە ڕۆین ئاو نامێنێت ئاوە کڕین کارەبان نییە باسی ئەوم بۆ بکە بزانم ئەمە کاتی خۆی ئەڵێن لە مەکتەب خوێندومانە هەر کەسێک مێوجی بفرۆشتایەوەمان زانی مام زۆرا خۆی زۆر ڕاست بوو ئەو تا ئەم مەهینە هەبوو ئەو توڵینە هەبوو زۆر جار من مناڵ بووم خۆم شەخسی کە لەگەڵ باوکمە هاتم بڵین بۆ بازار هاتم ئەو وینەمە بینی یەکسەر مێوجەکەی میرەکە باوکە بە پەرداخێ بە پیاڵە بەڵێ بە پەرداخ بوو بە پیاڵە بوو مێوج ئەکرا یەکسەر وەکو جەنا بەڵێ یەکسەر بیرمەکەوتەوە مام زۆرا میرەکەوتەوە ئاستی چۆن بوو ئەگەر بیرت بێ لە قوتابخانە کە ئیملاتانە کرد لەو بابەتانە ئاستی چۆن بوو باش بووی وەسەد بووی باش بووم بەڵام ئەو کاتی کە ئێمە بڵین کە لە مەکتەب بووم لە تەمەن منە من لە دێ بووم بڵین تەبعاً کە ئەو مامۆستانە دەرەکەوت یعنی کە مامۆستای ئیسلێمانیمان هەبوو لەوێ نیشتە جێ بوون بەڕاستی کە ئەوانمانە بینی ئێمە خۆمانە شاردەوە ڕێزێک و احترامێک هەبوو هەم لە باوک هەم لە مامۆستایش خۆخەمان بوو مامۆستا بانگمان کە ئیشێکمان بێ بە وەڵا بۆ پڵان مامۆستا ئیشمان کردووە
بەڵام بەداخۆ ئێستا کوێ بوونە و کاتە مامۆساکان دەرسیان پێ من لە شانەری کۆن بووم سەربەسەی سایقم شانەری باڵە شانەری کۆن مامۆساکان لەوێ ئەمانەوە یاخود هاتووشیان بەڵێ ئەمانەوە لەوێ و ڕێز و احترام و خانویانەوە بوونێ و هەموو بە ڕێز و احترام و زۆر ڕێزمان لێگرن ئێستش هەر ڕێزیان لێگرین ئێستش من مامۆسا ئەکانی ئەو کاتت ماوە کە بەیەکەوە ئەروەڵا ماون بەڵێ بەی پەیوەندی تا ماوە بەیەکەوە هەر لە شوێنەکان بەڵێ لە منتیقەکان هەرەوەڵا پەیوەندیمان هەیە ڕۆژانە یەکە بینین ئەگەر ڕۆژانە یەک نەبین هەفتانە و مانگانە یەکە بین یادەوەری مناڵی جێگەڕنەوە بەیەکەوە کاتی خۆی بەیەکەوە خوێندوتانەوە بەیەکەوە بوون دەرزان من تۆزێ خۆی عجول بووم بەڵام کۆلارەمە کرد کۆلارم دروستە کرد کۆلارەی بۆ هەڵدان سەری ساردی هەبوو بێمان وسە لە کۆکا ئەمان کرد بە تایەتەوە مناڵی نەبینیوە ئەمان کرد ئەمان هۆندەوە بڵین بەلاسیک ئەمان کرد بە دارێکۆ و ڕۆشتین دوای کاتی خۆی ئەڵێن مامۆسا داوێتی لە منانی مناڵیش لە تەلەبە هیچ لێدانێ نەخواردو لە مەکتەب با ناڵم عجول بووم با لێدان مەخوارد بەرەوەڵا ئەرەوەڵا عجولەکە لێدان مەخوارد مامۆستا بەڕاستی من لە ئێستەوە ئەڵێ مامۆستا زۆر زۆر لە دایک و باوکەرکی زیاترەکەوێتە سەرشان بەڵێ بەشێکە لە دایک و باوکە بێ بەڵام مامۆستای تر پۆلیەکە و پێگەێنێ مناڵێکی ئەوە پێگەێنێ هەتا ئاخرین و بۆ زانکۆ دەرەچێت ئەو مناڵە تەمەەن بکە و بخوێنێتەوە بنووسێ خێری و مامۆسایەکە چونکە ڕۆژێک لە ڕۆژات من لەم کەناڵی جەناب تۆ سپاسی هەموو مامۆساکانەکەم سپاسی مامۆسای گوندەکەکەم بە مدیر و بە هەموو مامۆساکانیوە کە من و مناڵی من و ئەمسالی منیان پێگەیانوە باڵێ باڵێ ئارەوەڵا من مدیرێکم هەیە شانازی بێکم کە مامۆسا کەمالە و مامۆساکانی کە مامۆسا پەتاح ئەوانەی کە کۆن بوون ئێستا هەمویان شانازیان پێوەکەم کە بەڕاستی بە جورئانە و بە بێ مەعاش و بە هەموو شتێک ئێستش حالێن دەوامەکە بڵێن مامۆسا پەروەردەکاری هەموو سەرکردەکانی شەوانەی سە وڵات بەڕێوە ڕۆژگارێک لە بەردەستی مامۆسا دەرسیان خوێندەوە فێریشت خۆی ئەوە شتێکی ئەساسە ئەمە ئەوەی کە دەرەچێ بۆ هەموو شتێک لە سەرچاوی لەو مەکتەبەوە دەرەچێت لە بۆ قناخی یەکەوە دەرەچێ هەتا جەناب پێم وتی ئەخیرین یعنی کە دەرەچێت بۆ هەموو بۆ وەزارەت بۆ پەرلەمان بۆ هەموو شتێک بۆ بگرەوە سەرگە حکومەتی هەر لەو قوتابخانەوە بەڵێ 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 هەمووی لە بەردەستەوە مامۆسا پێر بووین دا ئایا من ئەو کە شتێکی خۆشە کەڵێ کانیەک ئاو لێ خوار نابێ بەردیتێکی نابێت لیاڵیکەی ئێمەش ڕێبێ ڕێزی و مامۆسانە بگرین کە لە بەردەستیانە پەروەردە بووین تا چەند خوێندوە تا دوانزە عنی ئەمەت خوێندووە خوێنومە باشە ئەم شتە چیت بیرە خاتەوە لە مەکتەب مێژی مامزۆرا ئەوە یادگارێکی خۆشە بیرەخات یادگارێکی مناڵیە شتێ لە مەکتەب لە مەکتەبی ئەوڵ هەواڵ بەڵێ باشە چەند کەس بوون بەیەکەوە چەند کەسی چەند تەلەبە بوون چەند هاوڕێ بوون لەو مەکتەب نزیکی 20 هاوڕێبی بەڵێ باشە کە ئەمانە بینی چیت بیرەکەوێتەوە هەستەیری هەندێک لە لاپەڕەکانی ئەمە بکە گەر لە دەستم وەریگری هەندێک لاپەڕەکانی هەڵدەوە بزانم هیچت ببیرێتەوە ئەو کاتە مامۆستا ئەمانەی پێوتی وەڵا ئەمە سەرەتایەکی دەست پێ بوو بۆ فێربوونی زمانی کوردی بۆ بەرچاوڕوونیە بۆ زانینی بازێشت وەکو چیرۆکێکیش بەکارە هەواما دۆی دادە ڕژاو مەڵێ ئەمانە شتەکانی مناڵیت بیر ناخاتەوە کاتی خۆی کە سەرەتای خوێندن ئەمە با تاشید باشۆن خۆی کتێب وەکو بیشی خوێنیتوانێ هەر ڕاستی چۆن بوو لە مەکتەب بەس بەڕاستی وەڵا زیرە بوو وەڵا زۆر زیرە بوو مارەوەڵە ئیملاوشتا دەرەجەی باش کورە هەر تا شەشی یەکەم بوو ئەی بۆچی ینی دیدامەتر حەزەکە حەزە و بەڕێوەچوونیە وڵاتێ و لە چ بابەتێکی لە چوانێک حەزم پێ نەکرد ینی خۆش نەبوو بەلا وەڵای زیاتر ئێرە ئینگلیزی عەرەبیە ئینگلیزی عەرەبی تۆ ئینگلیزەکە تا حەدێ بەس عەرەبیەکە تۆزەی زعجە عەرەبیەکە تۆزەیە باشە خوێندنی ئێستا لەگەڵ جاران فەرقی کردووە لە ڕووی چیەوە ئاخە لە ڕووی منهەجەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی بۆ نمونە بە توانایی تەلەبەوە فەرقی کردووە پێ دوای لەگەڵ لە ڕووی بەعزێشتەوە لە ڕووی بەعزێشتەوە قورس بۆ منهاج بەس لە بزانین بڵێن ئاسانکاریش کراوتیە لە هەردوو بارەکە زەوری هەیە لێدانت نەخواردەوە بەدەستی ماوەستا بەرە وەڵا جاولیانانەی مامۆسانە بێ ناگەین ئێستا چۆن ئەی زۆر کار لەسەر خیاڵات هەیە لەسەر بۆ منە لە بەرنەکردنی شتەیە لەسەر شتێ لەوانە لەسەر عەجوولیە وەڵا کەم عەجوولی بەیتە زاری وایە دەرسێکی یاویتە دێ بۆ ماڵەوە نەو کردووە سوتفەیە لەسەر ئەوانە هەموو وانەیەک شتێکی تایە ڕەنگە زۆر خۆش بێ بەلاتەوە حەزکەیم شەوە بخوێنی شتێکیشی دایە ڕەنگە حەز پێ نەگەیانی سەخت بێ بەلاتەوە تۆ چ شتێک سەخت بوو لە کوردیە لە بیرکاریە بۆ نمونە لە ئەی بڵێن بۆ
چۆن لەوانەکانە ئێستا لەو موانانەی کە دۆی دادڕژاوە زەردە بۆ نمونە مێوژی نایە چاویلکەکەی نەنکم ئەمانە کامیان زۆر حەستەکردیانی چێژی لێبینی بخێن وەڵی بەعام خۆش و مەیزرەوەیە حەزی خۆیان زیاتر مێشکی خۆتە مێشکانی و کاتە دویرە ئای بە تاشی دەی چۆن ماوە لەگەڵیان تا ئێسەژەی چۆن کەیان بینی بانی باسی یادەوەری و کاتە ناکەن بارە وەڵا خۆ زۆر هەر مەکتەب شتێکی یادەوەریە من شەڕشتان کردو ئای بە تاشی کوڕە شەڕی دیاوێ و ئاشتی تیاوێ مشتێکی دەر بەبێ سەر ناوە ناوەڵ هەرە مشتێوە خۆشی هەیە و ناخۆشی با قوربانم سەلامەتی سوپاسانەکەم چاوەکەم لە خزمەتە ئەگەر سێرێکی بکەی بزان تۆ ئەگەر بیرت بێ ئەم ئەوتی کاتی خۆی لەکوێ ئەم شتانە خوێندووە ئەم بابەتان من لە مەکتەب لە پۆلی یەک لە چ مەکتەبە من لە شارۆزەی سایق بووم بەڵێ باشە ئەمانە کەی بینی چی دەخاتەوە بی وەڵا ئەمانەکەی بینی یادەوەری مناڵێت خات بوون هیچ کاتێک بەخی کاتی منداڵی خۆش نییە بەڵام کە لە دەستی دەرچوو ئاخی بۆ کێشی ئەو کاتە هەتا مناڵی حەزەکەی گەورە بی کە گەورە بی ئجازانی ئارە وڵا وایە ڕاست مامۆستاکانی ئەو کارت بیرە بەڵێ مامۆستەکانی کاتە کەمیان ماوە لە سەردەمی ئەمە ئەو مامۆسایەک مابوو مامۆسایەکی زۆر چاک بوو مامۆسا ئەحمەی ناو بوو خەڵکی گامێشتەپەی شارە زۆر پیاوێکی چاک پیاوێکی ڕێک و پێک دەرزەکانی واوتۆ بۆمان هەمومان لە بیرمان بوو هەمومان شوێنەوە مێشکمانەوە حەستانە کرد ئەوە حەزمانەکە بڵێ ئەستە چۆن بوو لە مەکتەب وەڵا باش مشکل باش ئیملا و شتا باش بوو الحەمدولله لەخۆ مامۆسای ئەو کاتە جگەلەوەی کە دەرسەکەی فێرەکردی زۆر گرنگی بە هەڵسوکەوتی قوتابیش دەدا بەڕاستی مامۆسا زۆر ڕێزی هەبوو ئەو کاتی ئێمە سەردەمی ئێمە مامۆسا یعنی کە تۆ مامۆسایەک دەبینی هەستەکرد وکو باوکو ببینی ئاوایە ئەنی ڕێز و احترامی هەبوو حرمەتی هەبوو مامۆساکان جوانیان قسە مێشکەوە یعنی دەرزەکانی وا پێوتی وکوە سعید وکوە دەست بە مناڵێکی خۆی بڵێ چەند کەس بوون وڵای ئێمە ئەو کاتە 26 کەس بووین بەڵێ لەم 26 پەیوەندیت لەگەڵ چەندێکیان لەماوە وەڵی پەیوەندیم لەگەڵ کۆمەڵێکیان ماوە ئەنی ئەیسا بۆ نمونە یەکێکیان کاگەحمەینەوە ئەحمە قەفەری مەسئول مەڵبەندیش هەڵەبجێ شەیدا ئەو علاقەی تا ئێساش علاقەم لەگەڵیان ماوە لە مەکتەب بەیەکۆ بین بڵێ ئاستی چۆن بوو لە مەکتەب ئەو زیرە بوو یەکەم بوو لە مەکتەبە ئەو پاسکیلێکی پێبوو کەمان بینی هەمومان ئاواتمان پێخواست پاسی لەو کاتە ینی دەورێکی چاکیە بوو ئەم جارە سەردەمێک لە ماڵ مێمە لادێ بووین لە گردە نازی ئەمان خۆن ئەتر ئەو کاتە مەکتەب خۆش بوو هەرچەند ئیش و کار زۆر بوو ئێمە ئەڵێنەوە کاتە جگەلەوەی دەفتەر و قەڵەم و شیشیانداوە خواردنیشانەدا بە خواردنیشاندا هێلکەیان ئەدا ئەرە وەڵام ماسییان ئەدا ینی مەسەن مەکتەب زۆر خۆش بوو مەکتەب مەسروفی لەسەر باوک نەمابوو ئیسا هەمووی مەسروفە لەسەر باوک و دایک هەمووی مەسروف ینی چیتە مەکتەب یعنی بەلایانی کەمەوە هەموو مەکتەب هەموو مناڵێک کە ئەڕوا 2000 ئەوێ ئەی ئیسا دەوام کریاوە بێ جلوبەرگی بۆ بکڕێ کتێبی بۆ کرد بڵێ ئەرە وایە ڕاست فەرقی زۆرە بڵێ خوێندەوە چیت بیرەخات من شخصی خۆم نەچوومەتە مەکتەب کاتی خۆی باوکم کردنی بە شاکرد چایکی کوتی ئەمە مهنەیە بۆ پاشە ڕۆژێ ئێستا بیرفعیل ئەو مهنەیە بەکارێنم وەکو مەکتەبە من شاگرد بووم ئێواران چوومە بۆ مەحلومی بەس لە مەحلومی ئەمەت خوێنی یاشتی دیکە نا ئەمە نەبوو دەرزێکە بوو بەس بەنسبەت ئەو کاتەوە لەگەڵ ئێستا عەرز و عاسمانی فەرقە خۆنی ئەو کاتە لەگەڵی ئێستا عەرز و عاسمانی فەرقە لە هەموو ناحەیەک و فەرقیە ئەو کاتە ڕێزی مامۆستا ئەگیرە احترامی مامۆستا هەبوو مامۆستا تەلەبە شەرمی لە مامۆستا کرد ئێستا ئەو وەسایلانەی کە ئێستا هەیە ئەو کاتە نەبوو ئێستا موبایلی پێ زۆر سادت ئەو کاتە سادە بوو ئەو کاتە خەڵک نێوەرە تەلەبێ نێوەرە بە دیار مامۆستاکەی وەجگەرێ بخوا یان بەعزە تەسەڕوفات دەکات یان لە بازاڕە شتێ بفرۆشێ تێگەشتی شتێ فرۆشت بە دزی مامۆستاوە شەرمی لە مامۆستا کرد خۆیان مامۆستاکەم نەمبینێ لە کۆڵانانی شاکە بڕۆشتە مامۆستاکە لە کۆڵانەوە بڕۆشتە تەلەبەکە یاریکەدا ڕێک ڕاکە دەژوورای گو مامۆستاکەم هاو دواتر لە مەحلومی خوێندوتە من لە مەحلومی خۆنگومە ینی چەند ساڵەمە بەرەوە بوو خوێندن وەڵی لە تەقریبی 79 بۆ هەشتا ئەو کاتە بوو مەحلومی ئەو کاتە بەڵێ ئەو کاتە بوو من کەس بووم بەیەکەوە زۆر بووین بەس ئەو کاتە من لەگە پیاوی بەتەمە نابووم پیا بەتەمەنەکان لە دایرە بوون ئەویان چۆن بوو ئاستیان هەبوو باش بوو
هەبوو هەروە بۆ تاییدەگە هاو ئەگەر ئەو تاییدی مەحلومی پێ نەبووایە مەعاشەکەیان نایە تێگەیشتی لەبەر تاییدەکەیە هاو کە سەری مانگ تاییدەکەی بۆ بکەنکەوە ئەمە تەلەبەی ئێمەیە بچێ مەعاشەکەی پێوەرگێ ئەو هەدەفی ئەوە بوو هەدەفی خۆڵنە نەبوو تا چەند تا خوێن لەمە تا شەشم خۆن شەشی سەرەتایی بەڵێ توانیت ینی خودێری خوێندن و نووسی نووسینم کەمە بەس خۆنگنەوەم باشە ئێستا حسابات هەموو شتێکە زانم خۆن ئێستا چی ناوێت لە موبایلەکەمای هەمیە زانم یعنی زۆر شت فێر بووم نەتوانی زیاتر ئیدامە پێ بدە یا خۆت دەسە هەڵگە وەڵی خۆم نەمەتوانین من شاگرد بووم تێگەشتی ئەنج کونا ئەو کاتە تۆزە قورس بوو بۆ ئێمە ئەنج تەلەبێ ئەو کاتە ئەکردنی خۆنگایە یەکسەر ئەبووە بچوا بوو ئەسکەری لە ترسی ئەسکەری ئەبووە بیخۆنگایە تێگەشتی وەکو ئێستا نەبوو دانیشە تا بەیانی لە نێرگەلە خواردن و لە کاپتریا و لە ئەسکەرەکەیش باە هات لەبەر ئەسکەریەکەی وایە ئەوای بیخۆنگایە زەبتێکی هەبوو تێگەشتی ئەسکەریەکە زەبتی هەبوو ئێستا ئەسکەری نەماوە تەلەبە ئیمڕۆ تەلەبەت تەواویشیکە فەشەلە وڵاتەکەمان بەرەو پەشەلە ڕۆ چونکە ئاسی خۆنگەواری لەم وڵاتیێمە پەشەلە کابرا وڵاتە بە خوێندن ڕاز بکرێتەوە ئەکرێ بخوێنێ وەکو ئەشکرێ کابراکە ئەخوێنێ ئەو شەهادەیە بەدەزێنێ دایمەزرێنن کاتە تۆ ئەڵێ خوێندن ڕێک ڕاستەکەی بۆی ئەو وڵاتی ئێمە ڕاست بکات زۆر زۆر ئینسان ئەگەر خۆنگەوار نەبێ ڕۆشن بیر نەبێ ناتوانێت ئاسی وڵاتەکەی بەرەو پێشەوە بەرێ تێگەشتی وڵاتی ئێمە لە هەموو ناحێکەوە دەوڵەمەنگە لە هەموو ناحێکەوە ئێمە ئیدارێکی باشێ ئیدارێ بێ ئیداری ئێمە وڵاتەکەمان ئیدارەکەمان فەشەلە تێگەیشتی ئێستا وڵاتەکەمان دەوڵەمەنگە لە بواری کشتتوکاڵە دەوڵەمەنگی فەرم سێ چوار بەندا و دروستکەن کە لە هاوینە وڵاتەکەمان بێ ئاو نەبێ کە کشتتوکاڵمان بەرز بێتەوە تێگەشتی معمەل دامەزرێن کە ئەو گەنجی تەخەڕوجەکە دایمەزرێنن ئێستا فەرم مناڵەکەی من تەخەڕوجی کردەوە بۆ بە مامۆستا شاگردە کابرا تەخەڕوجی کردووە بۆ بە معاونتو بێک لە ماڵ شادەکەی پڕیاوە کابرا مهندیسە شادەکەی پڕیاوە چاوەڕانیەوەی دایمەزرێن 20 ساڵە خوێنێ بۆ ئەوەی بۆچی خوێنێ لەبەرەوە بۆ پاشە ڕۆژی خۆی کە ژن بێنێ کە ئیداری باش بێت کە ژیانی باش بێت کە وڵاتەکەی بەرەو پێشەوە بڕۆ ئێستا چەندەها گەنجمان هەیە سەفەرەکە بۆ ئەوروپا تۆ ئەگە وڵاتەکەی خۆ خزمەت گوزاری تیا بێت چی مەجبورێتە لە منە گەنجێک بڕوا بەرەو ئەوروپا ها چی مەجبورە خۆ ئەوروپا بە خۆڕایی ناکرێت کاکە مێوژی مام زۆرە من مناڵ بووم چیت بیرە خاتەوە من مناڵ بوو لەکوێ خوێندوتەک لە ئەم شتت خوێندە من مناڵ بووم لە خەراخ لە گوند بوون یان لە گوند بووین باشە کە ئەم مێوژی مام زۆرە ببینی چیت بیرەکەوێت چی بیرکەوێتەوە چیت بیرەکەوێتە لەو کات وەڵا ڕەج بێوەری ئیستا بیرەکەوێتەوە خەڵکەی بینی بۆیە ئەو خەڵکە ماڵکاول و هەناسە ساردە بۆ ئەو کاتە گوێم لێگریت باش مناڵی تۆ من گوێ لێیە 22 ساڵ و 6 مانگم خزمەت هەیە لە خەستەخانە سایق بوو 200,000 دینارم بۆ دەرچووە 200,000 دینار بێی بە کرێخان و بێی بە نەخۆشی بێی بە دەرد بێی بە مەرگ بێی بە نان خواردن بە چی ئەیت ئەمن بە تۆڵم تو خۆ بەشی دووە کات سەختیەکەی حەد کەس نەیدیوە ئەوە من وە 70 ساڵ عەمرە نەمدیوە باشە کاتی خۆی کە ئەمەتان خوێن بۆچی ئەتان خوێن بۆ ئەو بوو داهاتوێکی باشترت هەبێ وایە بۆ ئەو بوو کە داهاتوێکی باشترت دەبێت ئێستا چی بەسەرا خوێنە لاستا چیم بەسەدا توار کەوڵەکەم ماوە ئەی نان نییە بیخۆی خەڵ ڕەفیقەکانی ئەو کاتت بیر ناکەوێتەوە لە مەکتەب ئەم شتانتانە چۆن براشم لەگەڵ ما بوو برای خۆم ئێستا براکەم مەسوولی بەدالە بوو چۆن بوو ناستان چۆن بوو شکاتی یەکترتان نەکرد لە ماڵەوە تۆ بڵێ ئەو دەرەجەی نەیە ناویان تۆ شکاتی باخوا ئافریکا باوکم لەگەڵ مردووی تو گوێ لێ باوکم ئەشی کوتای لەسەرەوەی کە لەگەڵ گوێرەکە بڕۆ دەمێوی لەگەڵ بەرخا بڕۆ دەمێ بڕۆ بۆ دراو دەمێ و بڕۆ بارێدار بێنە ئەرەوەڵا لەگەڵ بەراکەت لە یەک پۆلا بوون ئەرەوەڵ ئەو لە پێشتر بوو نا ئەو لە پێشتە ئەو شەوە چوو ئەو شەوە مستەفای ناوە باشە ئەی تۆ خۆ چۆن بووی لە مەکتەب ینی دەرەجەت باش بوو خۆم هیچ نەبووم خۆم هیچ نەبووم لە خەستەخانەی بردمیان لە مەکتەبی هین مەحل ئومی مامۆستاکەمان پیاوی چاک بوو نازانماوەنم ڕەفیقەکانی ئێوەم زۆر باش بوو ئێستاش لە بیریان ناکەم
يعني زۆر دەمێکیشە تقریبا 30 ساڵ لەمەوە پێ زیاتر لە چ مەکتەبێک بوون ئەو کاتە؟ لە مانسوور بوو مانسوور بەغدا بەڵێ بەس ناوەکەم بیر نەما بەخوا چکە دەمێکە ئاڕۆڵە باشە ئەی خوێندنی ئەو کاتە لەگەڵ ئێستا فەرقی کردووە؟ ئەی تەبعاً ئێستا پێشکەوتوترە زۆرتر شتە خوێنن ئێمەوانە بوو ئاستی چۆن بۆ خۆت ڕاستی لە مەکتەب چۆن بووی؟ وڵی ئەزانی چی بچووکە گۆڕی جێگاکان گۆڕ هێنانمە ئێرە زۆر هێنم نەکرد یعنی زۆر گوێم پێ نییە تەواو کرد خوێندەکەت؟ تەواوم کرد بەس حەزم لێ نەبوو یعنی بەس تر چی بکەم مەجبور بوو یعنی شتەکە گرنگەوە فێری خوێندن و نووسینەوەوانە بوو تا 12 ڕۆژتی؟ بەڵێ بەڵێ دوای ئەوە تەواوم کە چی بکەم مەجبور نەچووی بۆ نمونە پەیمانگایەک بۆ زانکۆ ناوازم هێنا ناوەڵە باشە ئەو هاوڕێیانی ئەو کاتە کە لە مەکتەب بەیەکۆ بوون پەیوەندی لەگەڵ کەسیانە ماوە ئێستا یانی ناوەڵڵا خۆزگە بمە تاس کەسیانت نەدۆزیەوە بەم نزیکانە من مناڵ بووم کە هاتینەوە ئەتر وەختەش تەلیفۆن و موبایل وشت نەبوو بڵێ وەڵا ڕقەمەکەیم باتێ و واڵی گرم ئاڕۆڵە مناڵ بوویتەوە بۆ بەغا سەرێکی ئەو شوێنە بدەیت سەرین بەس نەچوومەوە ئەو شوێنی خۆمان بەس بۆ هین یعنی بمانێ بڕۆین و دوێن بۆ ئەوەکو هین باش ئێکە هاتنەوە ئێرە لێرە لە چ مەکتەبێک دەستان پێکردەوە؟ لە مەکتەبی زەرگەتەی تازە لەوێ دانیشتین ئەو هاوڕێیانی زەرگەتت ئەوانە کەس ئەوانش بەخوای هیچ خۆی من خۆی زۆر هین نیم ئەوە چی پیان زۆر کۆمەڵایەتی نیم ناوەڵڵا قەت هەتا یعنی خزم و کەسیش کەم یەکەن بڵێن زۆر تاقەتی سەر بانیشتن گلێ یەکەن بەس من قسەی کە زۆر ناگرم قسەی خۆڵ بژی سپاس کەی ئەمێنێت بینی؟ وەڵا بە مناڵی بینیمانە لا دێ لە واکە ئەو دوۆ ڕژاوە ئەوە ناڵیت وەختی خۆی لە لادێ هەبوو ئەو شتانە ئەجا ئێستا نەماوە لە چ مەکتەبێ لە چ لادەیە؟ ئێمە لە ماوەت بووین لە ماوەت وەختی خۆی هەمان بوو عیب نەبێ حیواندار بووین شتمان هەبووە مامۆستا لە مەکتەب ئەمانەی فێر کردوون وایە؟ بەڵێ ئەو مامۆستا و هاوڕێیانەی و کاتت بیرەکە لە مەکتەب بەیەکۆ دەرسان هەڕەوەڵا ئێستا شەرمەندیەکەین بەخۆ بەڵام ئێستاەوە نەماوە خواگەی مامۆستامانێ شەرمی لەکەین لە بازار ئێستا بینی ئێستاش تەمەنی کردوتەمان ئەم مامۆستاکە هەڕەوەڵا لێمە گەورەترە تاوان بینی هەستی چۆنە ینی وەکو باوکو هین وایە وەکو باوکو برامان وایە وەکو گەورەمان وا بوو وەختی خۆی احترام هەبوو شتە بوو تێگەی باشە هەندێک لە لاپەڕەکانی دیکەی سیر کە بزانم هیچت بیرەکەوێتەوە لەو شتانی بۆ نمونە بچۆ لاپەڕە 26 ئەو 19 بچۆ 26 بزانم لاپەڕە 26 چیت بیرە خاتەوە ئەوە 26 ئەمە مێوژی نایە بە وەختی خۆی ئەو مێوژە لە ئەمە هینمانە بڕزمان هەبوو ترێکەکەمان لێ کردەوە سەرمان هەڵمانە قز پیانەبوو مێوش بەس پێمان سیر بوو عن نەمانەزانی بەو معنایە ئەوەیە ئەڵێن کاتی خۆی هەر کەسێک کابراایەکی ببینای مێوش بفرێشویان زانی و مامزۆرا بەویست چونکە لە مەکتەب مامزۆرا ئەوە بوو خەڵک فەقیر بوو خەڵکوانە بوو ئێستا عالم نەوعیشیکەیە خەڵک نەوعیشکەیە بزانم ئاستی چۆن بوو لە مەکتەب خۆی وەڵڵاهی من باش بووم خراپ نەبووم بەڵام تاوم نەکرد تا چۆن ڕۆشتی تقریبان تاکو یەکستانی بخێنەوە هەرەوەنە بەس دەڵێن خوێنی و کاتە زۆر بانی بەخۆت بەخۆتر بوو لە ئێستا هەرەوەڵا ئەڵا ئێستا من تەلەبەم هەیە خوانی بڕێ لە پێنجیشە لە چواریشە ینی لا نوێیە وەکو من باش نییە بۆ خوێن بۆ عەربی بۆ ئەوە جایمە ئەو وەختە عەربیشمانە خوێن و ئینگلیزیش هەرەوەڵا مامۆستاکانی و کاتە تۆزێک لە تەلەبەشیانەدا وەڵی خۆ خراپ نەبوو چاک بوون من حەزەکەم لێ بن باشترە ئێستا کاڵتە بە مامۆستاکەن باش نییە تێگەی لێدانەکەی و کاتت ئەوەم پێ باشتر بوو مامۆستا لێداوی ئەرە وەڵا من جۆزکەشان عەزێت داوم ئێستاش ئەو کە باسی مامۆستاکە جۆزکە مێشێ هەر خواوەشیت هەروەڵە لە دەرزەکانی کە چۆن بووی بۆ نم بیرکاری ئینگلیزی عەرەبی کە باس وەڵی لە هەمویانە خراپ نەبووم بەڵام ئێمە فەقیر بووین نەبوو بووین تێگەی نەمانەتوانین تەواویکەین مەکتەبە بۆ فلیمەکەمان ئارەوەڵا ئیشمانە کرد بۆ خۆشمان زەرور بووین محتاج بووین باوکم فەقیر بوو لە قسخانە بووە فەڕاش بووە نۆ سەرخێزان بووین یعنی ئەوە نەبوو منشانم مایە بەر کاسابەت و یارمەتی باوکم ماوە بۆ براکانم پێکان لەگەڵ ئەو ڕەفیقانەی ئەو کاتت کە ئەمەتان خوێن
ڕەفیقەکان تەلەبەکانی ڕەفیقت هیچ پەیوەندیتان ماوە هیچ هەمویان ئەکسەرێتیانە ناسم ئەرەوەڵە هەمویان ئەموو شادان هەیە مامۆستان ئەرۆڵەخوانێ کۆ نابنەوە بۆ یەکەوە چوار قسەی کاتی خۆی بگەڕنەوە چوار عەجوولی کاتی خۆی بگەڕن ئەزانی موهیمەکە لێراشێ موهیمەوەیە گەر مەجال هەبێ مەجال هەبێ قەیشێکە بەس مەجال نییە تێگەێستا هەموو بەدەست گرانیەوە بەدەست معیشەتەوە خەڵک بیریشی شەرێکێکی هەڵدا بێ بۆ شوێنێ ئافرم ئەرەوەڵە واقعەکەی وە شوێنێک ئەی ئێستا من لە ماوەت مەسەرن لەوانەیە زۆر کەم ماوەتی بینم لێرەوە گەر مەرحەبا یەکتی یەکەین تۆ بۆ دەرەوەی وڵات هەندێکی لە گوندە هەندێکی لە شار برام هەیە لەوێ لە خارجە کوڕی خۆم لە ئەڵمانیایە ئەوەیە فلیمەکان وا دەرچووە ژیان بەدڵی خۆی ئینسان هەڵەدا بۆ هەرکرد شیوانیە هەر بارزی خۆت نییە چۆن یاری پێکا پێ دەکە ئەرەوەڵە کەس بەدەست خۆ نییە نێوژی نایە ئەوە لە چ تەمەنێکا بۆی خوێندو تۆ ساڵی چەند بووە تقریبا لە پۆلی یەکی ابتیدایی خوێندومە ساڵی 1970 لە چ مەکتەبێک بوو لە مەکتەبی سەربەرزی لێرە ئاوارە بەرزە یادگارەکانی ئەو منداڵیت بیر ناکەوێتەوە کاتی ئەو شتانەبی زۆر خۆش بوو یادگاری منداڵیم زۆر بیرەکەوێتەوە بە تایبەتی و کاتە من با بڵێن تۆزێک لە تەمەنی با بڵێن ئەو مناڵانەی کە چنە مەکتەب کەمتر بووم یعنی مناڵتر بووم تۆزێک ساڵی خراویتەوە نا 5 ساڵ نەبووم بەزەها تۆزێک لە بین 5 و 6 بوو باشە خوێندنی ئەو کاتە لەگەڵ ئێستا فەرقی کردووە ینی جیاوازی هەیە طبعا خوێندنی ئەو کات لەگەڵ ئێستا جیاوازی هەیە بەڵێ جیاوازی هەیە ئەو ڕەفیقانەی کاتی خۆی بە یەکەوە بوون لە قوتابخانەی چیانت بیرە هی ئەو سەردەمە وەڵاهی بەس یەک ڕەفیقم بیرەکەوێتەوە ئەوش ئەوە هاروهاج بوو لەبەر ئەوە بیرمەکەوێتەوە گینا لەبەر هاروهاچێکی ئێستا پەیوەندیتان ماوە بە یەکەوە نا مەکتەب با بڵێن قوتابخانە پۆلی چواری ئیبتیدایی و با بڵێن ناوەندی و ئەوانم برادەر هەیە بەجێ ئەو سەردەمی مناڵیە با بڵێن زۆر مناڵێ بیر ناکەوێتەوە یادگاری خۆش یادگاری خۆش من زۆر مناڵ بووم کە چوومە ئەوێ چۆن بڵێ هاوکم سەرەتاوەکو بۆم باسکردی تەمەنێکی وام نەبوو کە چوومە ئەوێ کەسم ناسیەوە بوو مامۆسایەکمان هەبوو ناوی مامۆسا ئەحمەد بوو مامۆسا ئەحمەد خۆی لە مەکتەبەکەی هەر حانوودی بوو شیرینی و لوقمەقازی و با بڵێن بامێ وانەیە فرۆشت لەوێتر ڕۆژێکیان چوون بۆ لای وتم مامۆسا من ڕەفیقم نییە پێم ناخۆش بوو کە ڕەفیقم نەبووتم من ڕەفیقم نیەوتی من ئێستا ڕەفیق بۆ پیاکەم برمی کوڕێکی کرد بە ڕەفیقم ئیتر هەتا لەو مەکتەبا بوومە کوڕە ڕەفیقم بوو بۆی دۆزیمەوە ئیتر ئەوش با بڵێن منی زۆر خۆشەویستم پێوتم خڕێکیان ئیتر ئەرە و کاتە چۆن بڵێ ئەوم قەت لەبیر ناچێتەوە کە مامۆسا ئەحمەد با بڵێن بۆ شێوازە بەڵێ ڕەفیقێکی چاک بوو هەرچەند من ناڵم مناڵتر بووم لەوان بەڵامی تر باش بوو چۆن بڵێ لە مەکتەب چاودێری ئەکردم لە من تۆزێک گەورەتر بوو با بڵێن کتێبەکان تۆزێک کەم بوون بە چەند نەفرێک و کتێبێک هاوەرد نا من وانە بووم من دیارە هۆکارەکە بوو کە من مامۆسا ئەحمەد مەناسی ئەو هەموو شتەکانی بۆ نا واستەکە ئەزانی چی بوو ئەو بووگە ناڵم ئەو منی خۆشەویست ئەو منی خۆشەویست زەنا شتەکان من نازانم بیرم نایە کە خەڵک ئەو کاتە کتێبی وابوو بێ نازانم بەزۆ نەزان من کتێبم کامل بوو کاملی کتێب دوور بەڵێ خواردنوشتیشان پێدانە و کاتە خواردن و دەفتەر و قەڵەم و شتانە بیرم نایەت بەس لە با بڵێن دوایە لە دەوری 4-5 ابتیدایی وانە بیرم دێت لە مەکتەبا خواردنیان پێداوین زۆر سپاس ماڵ ڕەحمەتیش بۆ ئەو مامۆستا بەڕێزانیت سەردەمانی فێری وەڵا من لەوە چێو ئێستا من نەناسێتەوە چکە منەوە کاتە مناڵ بوو منیش هەر نازانم و نایزانم ماوەیان لە ژیانایە بەس ئەگەر ما بێت خوای گەورە تەمەند درێژی کا و لێ ساخی کا و دوعای خێری بۆکەین و ئەگەر نێش ما بێ خوای گەورە جێگای خۆشکار لە باشەوە مناڵیمان بیرەکەوێتەوە بزانم لە چ مەکتەبێک بووی و کاتە چەند کەس بوون بە یەکەوە و ئەو بابەتانە کە ئەبینی بیرت بۆ کێچێ زیاد بیرم بۆ هاوڕەکانەوە چێ منەکاتە لە هەڵەبجە خوێندم هەڵەبجە شێت بەڵێ جا جگەی 20 تەلەبەیە زیاترە بووین لە پۆلەکە ناوی کەسیانت بیرە ئەو هاوڕێیانە بەڵێ
مامۆستا هەڤاڵە ئێستا مامۆستایەوە مامۆستا هەڤاڵە و مامۆستا ڕابەرە و ئەی لەگەڵ مامۆستاکانت مامۆستاکانی کەسیان بیرە و کاتە ئەم وانیان پێوت بەڵێ بەڵێ مامۆستا عەبدوڵامەیە لە ئەڵەبجە پەیوەندیت ماوە لەگەڵی بەڵێ بەڵێ زۆریان پەیوەندی ماوە لەگەڵ چی خۆشت بیرە ئەمانەکەی بینی چیت بیرەکەوێتە چی یادگارێکی خۆش یادگاری مناڵیم بیرەکەوێتەوە زۆر هەستێکی خۆشم هەیە ئەم شتانم کە ئێستا بینانە بینی ئێستا دەچتەوە بۆ ئەو کاتە هەستەوە بۆ سەردەمی مناڵی چۆن بوو ئاسی چۆن بوو لە مەکتەب وەڵا باش بوو لە ئیمیلایە دەرەجی باش دێنا یاخود وەسەد بوو یاخود زیاتر لە عەرەبی باش بووم مناڵی بەڵێ لە کوردی لە کوردی زۆر باش نەبووم چونکە نییە زیاتر بە عەرەبیەکەی چۆن بووی فەقیر بووی لە مەکتەب یاخود فەقیر بووم وەڵا فەقیر بووین ناوەڵا زۆر مشکلەمان نەبوو زۆر باش ئەو کاتە ئەگەر تەلەبێک تۆزە هەروهاجی بکردایە مامۆستا تۆ گوێ ڕاکێشە وای ئەوانشمان خواردە ئەوانشمان کردووە میوشی نایب ئەوە لە کەی خوێندوتە بیردێ ساڵی 64 1964 بەڵێ لە چ مەکتەبێک بوو دەرگەزیێن بەڵێ هیچت بیرە لەو کاتە کێت لەگەڵا بۆ هاوڕێکانت مامۆساکانت وەڵام مامۆستاکانم زۆری بیرە بەڵێ مامۆستا عەلیمان هەبوو مامۆستا نامیقمان هەبوو مامۆستا ریاضە مامۆستا تایارمان هەبوو تایارە سوور ئەمەم لێ بگری بەڵێ سەیری وەرەکانی دیکە بکە بزانم لەگەڵ کامیانە یادگاری خۆشتە سۆ بۆ وەرەکانی سەرەتا زیاتر سەرەتا زۆر بەناوبانگ بوون دارا دوو داری دی وڵات ئەمە هەموو یادگارە ئارە وەڵا بەتاکیت چەند تەلەبە بوون بەیەکەوە وەڵاهی زۆر بووین تقریبان سەر و 20 تەلەبە بووین ئەنجا وەختی خۆی کاتی ئێمە زۆر خۆش بۆ شەڕە گورزمانە کرد شتێنەکانمانە کرد بە گرێمانیا و بەرە بووین یەکتری لە کاتی سلاحەتەکان ئارە وەڵا تۆ کاتانەوە بخۆش بوو تەلەبێکی هێمن بوو یاخورد عەجوول بوو وەڵا عەجوول بوو زۆر عەجوول بوو ئارە وەڵا مامۆستای جاوە گوێڕان نەکێشاوی چەندەها جار لە پشی دەستیاوم لە بەری دەستیاوم لەسەر چی وەڵای هەر لەسەر ئەوە نییە عەجوولی زیاتر ژنا بۆ وەکو مەکتەب خراپ نەبووم زیرە بوو لە ئیمیلا شتا باش بوو خراپ نەبووم یعنی وەسەط بووم چ دەرسێکیانت زۆر پێخۆش بوو لە ڕاضیات دەستی حساب بەڵێ ئەوسا پێمان و حساب کاتی ئێمە تەمان دوایی تر بووە بیرکاری اینجا جەبر و هەندەسە لە متەوەستەیەوە تا چەند ڕۆیشتی خوێندنەکەت وەڵا سەنعام تەواو کرد بەڵێ لەگەڵ ئەو مامۆستا و هاوڕێیانی و کاتە هیچ پەیوەندی تاماوە ئێستا بەڵێ زۆر مامۆستاکان نەوەڵا مامۆستاکان تقریبان نایان بینم بەڵام تەلەبەکان هەمە زۆریان هەر کۆنتاکتمان هەیە پێکەوە جێوی ژیانی ئەو کاتە خۆش بێ ئێستا وەڵا ئەو کاتە وەلو ئەم تەکنۆلۆژیایە نەبوو وەلو ئەم پێشکەوتنە نەبوو بەڵام عیلاقاتێکی ئیجتیماعی زۆر خۆشە بوو یعنی باوەڕکە جای جایان لە محەلەیەکا بوویت کەس یعنی نێتوانێت بچێت داوای کچێ بکات لە دراوسەکاندا هەموو وەکو خوشکگا سەرێکتیە کرد یعنی عیلاقاتێکی زۆر پاک ئینسان پاک بوو پاک وەکو ئێستا نیە ئێستا بەداخەوە زۆر شت گۆڕانکاری ڕوویاوە بەڵام ئەوەی تایە ئەم مامۆسایانە کاتی خۆی ئێمەیان فێری وانە کردووە فێری خوێندن کردووە ئەبێ ڕەحمەتیان بۆ بنێرین دوای خێری بەتاکید وەڵایی زۆر پیرۆزم من هەموو کاتی ئەوانە هەر لە یادە ئەوەی کە مردووە هەزار ڕەحمەتی لێ بێ ئەوەشی کە ماوە تەمەن درێژ بێ و لەشی ساغ بێ ئەوەی کە شوێنی ئەوەی مردووە شوێنی باش بێ ئەوەشی کە ماوە تەمەن درێژ و تەمەنی ئینشاءڵڵا پێنجیش لە مەکتەب بوو باش ئێستا ئەم شتانە بینی چیت بیرەکەوێتەوە یەوەکە آخر وەکو شوێن چیم بکرێت یادەوەری مناڵیت لەگەڵ هاوڕێکان تا لە مەکتەب ئەم مێوژی نایبە کاتێک خوێندوتانە مامۆستا چۆن بۆی باسەکردن باسی ئەمام زۆرابی بۆ نەکردین لەوە من پێشەوە لە مەکتەبم کات 6 ساڵە بۆ پێش ئەمەتان نەخوێندوەوە من ئەوم نەخوێندووە باسی خوێندنی و کاتەمەوە کە چۆن بکەنیەوە چیتان نەخوێند دەرزی عەرەبی هەبوو دەرزی قورعان هەبوو لە مەکتەبە مەلات دەرزی پێوتیت قورعان دەرزی عەرەبی مامۆسای عەرەبی پێوتین دەرزی کوردی مامۆسای کوردی پێوتین بەڵێ حوجرە بوو یا مەکتەب بوو نە مەکتەب بوو حوجرەی بوو بەڵام من لە مەکتەب بووم لە مەکتەبی پێنجۆن دوو مەکتەبی تیا بوو مەکتەبی پێنجۆن لە بەخیرەشا مەکتەبی کان کردو دوای مەکتەبی پێنجۆن ناوێت نامەکتەبی بلکیان باشە منداڵ دەیە جەناب منداڵت هەیە
دوو خزمەکاری و هەیەکیانم 24 ساڵە 25 ساڵە نەدیوە لە نەرویژە لێرە زابط بچوو بۆ یەکێکی ترم هەیە لێرە لەگەڵ خۆمایی ژەغا لە دووکان. کاتێک کە خوێندویانە ئەمە ئیملات پێ نەکردوون سعید پێ نەکردوون لەمە نەمر سعیم نەوەڵە پێ من تا چواری ابتیدای خوێندو چواری ابتیدایی 65 ساڵەوە پێشی سعی پێ بکەم ئەگینە قەینەکە تۆ قسەکە سوال لە بنەکە من جەبێ بە گوێرەی خۆش جوابی سوالەکە درۆ بکەم و بڵام وڵات دەرسم پێ بە کوڕەکەم نە بەڵام وەکو مجامەلا وەکو ڕەفیقی من کوڕەکانمم وەکو باوکیش باوکیان لەگەڵ ئەو شتانە فەرقەکە بۆ ئەو شتانە بۆ من ئایا هەر ڕەفیق هەر باوکی کوڕەکانێتی بەڵام من کوڕەکانیش ڕەفیقیش کاتت بیرە کە دەرزیان پێوتی بەڵێ بەڵێ حەسەنی یارە هەبوو مامۆسا حەسەن مامۆسایەکمان بوو بە عەرەب و سادقی ناوبوو لە بەغاوات و دەرزی ڕاضەی پێوتین مامۆسامان هەبوو زەکی ناوبوو بەڵێ لە بەغاو عەرەبەکانە لە ژنۆ بۆ هاتوون بە هەر باسی بەغا نەکەین احتمالەیەکیان حلایی بوو وێکیان ئەمارەی بوو وێکیان بەسرایی بوو نەقڵی پێنجۆنیان کرد ئەو وەختە پێویست دەکرا مامۆسا دەرسی عەرەبی بە خەڵق و دەرسی عەرەبیان هەنات بۆ قەزا و ناحیەکان بەڵام یەکێ لەو شوێنانە کە دەرسیان مامۆسای تیا سێ چوار مامۆسای عەرەبی تیا بوو یەکێکیان سادقی ناو یەکیان زەکی ناو یەکێکیان ئاستی چۆن بوو خۆت چۆن بووی لە کاتی تەلەبایەتی من زیرەک بووی وەسەد بوو لە هەموو دەرزەکانە باش و خاستەن ئەوە خەپیانە و حساب ئێستا پێڵێن بینە پیانە و ماتماتیک وەنیە بەڵێ بیرکاری پێڵێن سەوی دەم خۆش جا تێگەیسە بۆ حساب بوو لە حسابە زیرە بووم بەڵام من لە کوردیا کە زمانەکەی خۆمان بوو تێگەی تەمەڵ بوو بیکاریە باش بووی وەستا بووم تایە لە بیکار لەگەی مامۆسای نۆکەڕەنەوە حوشەشی 54 ئاوا ئەو نە زیرە بوون لەوە بۆ نە بڵم لەکەم تەلەبە بوو بەڵام بگەۆرەی تەلەبەکات زۆرینەی تەلەبەم پرسیار مێکرۆ لە بیرکاریە خراپن و لە کوردیا باشە من لە کوردیا لە بەعکس و لە کوردیا خراپ بوو تۆ سێریکە ئەڵێ هەتی خۆی لە خۆیانە بوو نانیان لێ فڕان لە زمانەکەی خۆ تاکەچی تۆ بچی تەمەڵ بوو ئەو کاتە هیچیان پێ نەدان وەکو دەفتەر و قەڵەم بابا چۆن ئەو وەختە سەدە و نەیسەر ژیان خۆشتر بوو خورمایان نهاینێ شیریان نهاینێ نۆکیان نهاینێ حەبێکیان نهاینێ پیانە و حەبی ئەمبی هینە ڕۆنماسی بوو تێگەی خۆر بۆ قەڵەوی ساد بوو بەڵێ من بە زۆریش مراقی بووم لە مەکتەب چووکی هاروها ژووریا بووم ئیسە وریام حار بۆ قسە زیرەکەم بۆ قسە زۆر بەڵێ سۆ دا ئەو نەیتر مسەیترە بەڵێ زۆر جار مراقی بووم لە مەکتەب چووکی هاروها ژوو تەلەبەی پۆلەکان لە مراقیبەکانیش دەترسان بەڵێ هەتا مامۆسایەکمان بوو پورزان بوو نەقلی پێنجون بوو بۆ مجامل ئەو دەرسی پێوتین ئەیۆگەر کتری قەپات کەیت بڵێن قەپات بێ بکوڵێت لەوەشی بچێ بە هەڵ بەرز بێت و بڕە بە ئاسمانە منی لەناو تەلەبەکانە دانیشتم کۆن بووم لە تەلەبەکانە لە سێ ابتیدایی بووم تمەوەی لەو فشەکە کردی هەڵیان گرتم بە 14 سەبردمیان بۆ ژووری مدیر هەر کوشتمیان وایان کردم شکەسای باوکو مامۆساکە وڵایتر باوکو دەوڵەمەند بوو حایسەلەری پێنجۆنی معروف بوو وتی تۆ سەردار وای تۆ هەژنۆ دە ڕۆژ فەسیان کردم تێگەی دوای باوەخون کرامۆشیومە بۆ مەکتەب باشە بۆچی ئاوەکسەر هاوارت کرد ئیتر مامۆساکە دەرزەکەی پێنەوە دین تازە هاتی بوو ئێمەش عەقڵێت و شعوری ئەو وەختەوانی فەرقەکە تەلوێلە بە گوێرەی عەسر و وەخت فەرقەکە ئیسە دنیا تەتەوری کردووە عەسری زەڕەی پێڵێن وایە یان عەزیز نەبوو لێ مامۆساکەی خزمەتان نەبام پورزان بوو خاڵوزا و پورزای یەک بوو بەڵام من ئەمزانی کە خزممە بەڵام ئیتر کە دەرسەکەی بۆ شەرح نەکردین ها تازە نەقلی پێنجوو یەکەمی لیوای سێمانیش بوو مامۆستا ئەحمەدی ناوبوو وتمەوەی لەو فشە بە تەلەڤەکانم و بەخۆیم وەڵایتر هانیمیانە دەرەوە بە 14 ساڵیان گرتم دیان بۆ ژووریم دێت بۆکو هەویر شێلامیان ئەوەیان لیان ئەوە جام لە حەزەکەم شتەکە گێڕمە و سواری جوابەکە پێکەنینی شتابی خۆش نەک عازلبی لەوانەیە عازلبی شتەکان گێڕیتۆ دیرێکی شکۆلەمان هەبوو ئەوە ئێمە مەکتەبەکە پیانە و مەکتەبی پێنجوێن دوایی مەکتەبی حاجی ڕەشیان پێ و ئێمە لەو مەکتەبە نەقڵکراین بۆ ئەو مەکتەبی حاجی ڕەشیە لە مەکتەبی پێنجوێن تێگەی نەقڵیان کردی بۆ مەکتەب زۆر سپاسی شعور دەکەم جاوە بۆی ئەو وەختە سەد ئەوەی ئیستە ئەو وەختە سەرۆتی عێراق ئەحسایی کرابوو هەموو سەرۆتی پارەکەی 80 ملیۆن بوو چونکە هەموو عێراق 10 ملیۆن بوو هەموو ساڵی ئەحسایی پارە نەیەکراین تاجاتی عێراقی وڵات 80 ملیۆن بوو شیریان بە ئێمە نۆکیان نهاینێ خورمایان نهاینێ خورمای عەشڕەسیان پێوت تێگەی حەبی ئەمبیان نهاینێ لاسیک و قەڵەم و دەفتەریان نهاینێت سەد ئەو نەی ئیستە ژیان خۆشتر بوو کە من ئەیڵێم وەکو غەڵەت نایڵێم ئەوە عیلاقی بە هیچ
وڵاتی خۆمە حکومەت تۆ نییە بەعیلاق ئێمە هەجوو ناکەین وەکو هەجوو بۆ حسەن حکومەت بەڵام ئەو وەختە دا ئەو نەی ئیستا کورد ژیان و کیانی خۆشتر و زەوق و خەڵە دەخۆشییا بوو بەڵام هەرچەند خەڵق فەقیر بوو بەڵام ژیان و کیانی ئەو وەختە سەد ئەو دەوڵەمەنە فەقیرەکە ئەو وەختە لە دەوڵەمەنی سە خۆشترە ژیا لەبەرەوە ئەبن و ئاشایز و گورگ و مەڕوەیەک واوێ خواردن بابەتەکانی ئەلفوبێی کوردی زۆر بەمان یادگاریمان لەگەڵ هەمووی هەیە هەر لە بابەتی دارادووداریدی دۆی دادەڕژاوە یاخود مێوژی نایب یەکێک لەو بابەتانی کە زۆر بەمان لە بیرمان ناچێ مێوژی نایبە ئەمەی کە دەیبینن مێوژی نایب کە مامزۆراب سینیەک مێوژی بەسەرەوە بوو مێوژەکەی دەفرۆشت زۆر بەمان کاتێکەوە دەبینیم ئەومان بیردێتەوە زۆر کەسی دەیانوت کە بە منداڵی ئەومان دەخوێن دۆمان دەزانی هەر کەسێ مێوژ بفرۆشێ ئەوەی ترەوە مامزۆراب خۆیەتی ئەوانی کە قسەیان بۆکردن باسی یادگاری خۆیانە کرد کە بە منداڵی لە قوسابخانە لەگەڵ هاوڕێکانیانە ئەم دەرسانەیان نەخوێن هەتا یەکێک لە بەشداربووەکانی بەرنامەکە دڵشی ناڕەحەت بوو کە بیری ئەو کاتەیە کەوتەوە لەگەڵ هاوڕێکانیان ئەمایان خوێندوو وە ڕەحمەت و دوعایشیان بۆ مامۆستاکانیان نەکرد کە ئەو کاتە پیانەوە ماندوو بوون ئەمانیان فێری خوێندن و خوێندەواری کرد بەنامەیەم جارەوان پێشکەشکردن تا بەرنامەیەک تورتەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ